خۆشەویستان ئێمە لە کۆمەڵگەی کوردیدا کە کۆمەڵگەیەکین سوپاس بۆخوا شانازیەکەین بۆی کە موسڵمانین و ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر خاڵ بە خاڵی ژیانمان کاریگەری خۆی بەجێهێشتووە. ئەویش لە ڕێگەی چێ؟ لە ڕێگەی مامۆسایانی مێزەرسپی و عەمامە پاکی هەرێمی کوردستانەوە کە بەڕاستی مامۆسایانی ئاینی زانایانی ئاینی وەک باس ئەکرێ وەک ئەوترێ وەک هەستیشمان پێکردو بە فعلی لە دایکبوونمانەوە تاوەکو مردن بە هەموو قۆناغەکانی ژیانمانەوە مامۆسای ئاینی دەستی بە ژیانی ئەو خەڵکەوە هەیە دەیەوێت لە ئاگر چ دنیا بێت چ قیامەت بێت دووری خاتەوە بەرەو بەهشتی خۆی پەروەردگار. کاتێکیش زانایەکی ئاینی وەفاتەکات مامۆسایەکی ئاینی وەفاتەکات بەڕاستی وەکو کەسێک نییە کە کەسێکی ئاسایی بێ لە کۆمەڵگا وەگەوترێ مردنی زانایەک مردنی عالەمێکە بەڕاستی. لە ماوەی ڕابردوودا شایەتی ئەو بووین بەداخەوە کە دوو مامۆستای قدرگرانی ئازیز لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکە کە بە ڕووداوی هاتوچۆ هەروەها مامۆستا مەلا موسا حەبیب کە کۆچی دواییان کرد بەڕاستی هەموو لایەکی خەمبار کرد. ئێمە بۆ قسەکردن لەسەر پایی زانستی مامۆستا مەلا موسا میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل پێنجۆنی قوتابی مامۆستای کۆچ کردومان کردووە کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوان دکتۆر جان بەخێر بێیت. بەخێر بێ خۆی گەورە سەربەستان کە خێرتان بە قسمت بێ دوورە بەڵا بن ئینشاءڵڵا. دکتۆر هەر بەڕاست کە ئەبینین مامۆستایەکی ئاینی زانایەکی ئاینی وەفاتەکە لەوانەیە خزم و کەسوکارێکی ئەوتوی بەو شێوازەش نەبێ کە بڵێ ئەوەندە قەرەباڵغ بێت وەک خەڵکێکی دیکەی ئاسایی، بەڵام پرسەکەی نوێشکردنەکەی سەرقەبران و گۆڕستانەکەی تەسلیمکردنەکەی هەموو ئەم بابەتانە زۆر زۆر قەرەباڵغن و خەڵکێک کە دوور و نزیک لەوانەیە خزمایەتیشی نەبێ لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزەیە بەکوڵ بۆی ئەگری. ئەم قەرەباڵغی و بەدەمەوە هاتن و گریانەی خەڵک بۆ زانایان و مامۆسایانی ئاینی لە کاتی کۆچکردنیانە لای تۆ لێکدانەوە چییە بۆ ئەمە بەڕاستی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربي خويا بو خاتي خود بو خاتي ناو جوانەکانی خۆت بۆ خاتی وەدودیەکەی خۆت بۆ خاتری ئەو ئیسمە جوانانەی مامۆستا فێری کردین کە ئەسماء الله الحوسنای شەوانی جومعان کرد بۆ وردی زاری بە وەدود و بە لەطیف و بە جەمیل و بە جەمالی خۆت خواییان بۆ خاتی خۆت و ناوە جوانەکانت مامۆستا قەبرەکەی پڕنوورکەی ڕۆحەکەی شادکەی بە دیداری گشت پێغەمەران و پێغەمەر و خۆشەویستان و ئەحباب و عولەما و قادە و سەرکردەکانی ئەم ئومەتی ئیسلامی شادکەی ئینشاءالله. برا شیرینەکەم وەفاتی مامۆستا من حەزم لێ بوو لە خزمەت زانایانە بم زۆر لە قەدیمە. سبحان الله وەفاتی مامۆستا و ئەو گریانەی تۆ باسیەکەی وەفاتی ئیبن کەثیری بیرخستمەوە کە ئیبن کەثیر بە ڕەحمەت بێ لە ئێران و لە هەموو شوێنەکان و تەلەوەکانە چوون بۆ خزمەتی کە کاتێ وەفاتی کرد قەرەباڵغیەک و گریان و فوغانێک دروست بوو لەسەر لاشە پیرۆزەکەی ئیبن کەثیر. تەڵەبەیەک یەک لە فەقێکانی بە شێعرێک ئەو گریان و دیمەنەی ئیبن کەثیر کە وەفات دەکا وێنا ئەکا لە شێعرێکە ئەفەرمێ لفەقدیکە طلاب العلمی تەئەسەفوا بۆ مردنی تۆ ئەی ئیبن کەثیر هەرچی خاوەن عیلم و تەڵەبە و فەقێ و دۆستی عیلمە ئازاری زۆریان بینی. وجادوا بدمع لا يبير غفير ئەفەرمێ بەخشیان بە هەرچی فرمێسکێک کە شایستەی تۆیە لا يبير لا يبور و غەفیر و ئەو نە فرمێسکیان ڕشت ئیتر وێنای نەبێ لە بۆ تۆ ئەی ئیبن کەثیر. ئەفەرمێ وەلەو مەزەجوا ماء المەدامع بالدما لەکانە قەلیلا فیکە یا ابن کەثیر. ئەفەرمێ ئەگەر نەک فرمێسک لەگەڵ فرمێسکە خوێن تێکەڵ کرایە بۆ گریانی تۆ بۆ بەڕێکردنی تۆ لەکانە قەلیلا فیکە یا ابن کەثیر و خوێن و فرمێسک تێکەڵ ببوایە هەر کەم بوو لە شایستە و لە ڕێزی تۆیە ئەی ئیبن کەثیر. مامۆستا ئیبن کەثیرێکی کوردی بوو بۆ خۆی. مامۆستا ئەم
جۆش و خرۆشە مامۆستا پیاوێکی دنیایی نەبوو. ئەم گریان و فوغانی ژن و مناڵ و زانا و فەقێ و خەڵکی و بەڕێکردنی ئەم مەراسیمە جوانەی جەنابی مامۆستا مەحەبەتەکەی خۆی بوو کە چوو بۆ دڵی خەڵکەوە، نەبۆ ترس بوو، نەبۆ مەنسەب و جاهی دنیایی بوو. ئەو مامۆستا 4 ساڵە بەلایانی کەمەوە لەسەر جێگە تەشریفیان کەوتو بوو، ناساغ بوو، بەڵام مامۆستا کورسیەکی دانابوو لە دڵی خەڵکە، جوانێکی دانابوو لە دڵی خەڵکە. هەموو کەس وایە زانێ مامی خۆی مردووە، باوکی خۆی مردووە، باوکی خۆی وەفاتی کردووە. بۆیە مامۆستا ئەسەرە جوانەکانی و مامۆستا کاریگەریە جوانەکانی وا ئەکا کە لە دنیاە هەر کەسێک بە کاریگەریەوە مرد مردنەکەشی ئاوا ئەبێ خۆی پێکەنی ئینشاءالله و بە زەردەخەنەی مەلایکەکانەوە وەفاتی فەرمووی ئینشاءالله. و مامۆستا بە ئیزنی خوا لەو مامۆستانە بووە کە ژیان و مردن بۆ ئەو یەکسان بووە و مردنیش بۆ نەمری مردووە و لەو کەسانە بۆ کە یا ئەیەتوە النەفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. ئەو مامۆستا گەورەیەی کە ئەتوانم پێت بڵێم کەم فەقێ هەیە و کەم مامۆستا هەیە لە کوردستانە کە ئێستا ئەڵێ من دکتۆرامێ و ماستەرمێ و تۆزێ قسە ئەزانم یا تۆزێ فەقێتی ئەزانم، بارە من نەبوو بێ لە مامۆستا. مامۆستا خۆی دکتۆرای نەبوو، بەڵام فەقێکانی کرد بە خاوەنی دکتۆرا و ماستەر و قسەزانی و لە ناو خەڵکا بژی و بزانێت چۆن خزمەتی داوەکەی خوا بکە. جەنابی مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ فەقێکانی چۆن بوو تێکەڵاوی و با بڵێن بەدەمەوە بوونی و معاناتی و خۆتزانی فەقەیە کە دوورەکەوێتەوە چەند مانگێک لە ماڵەوە پێویستی بە پارەیە، پێویستی بە خواردنە، پێویستی بە ئەو سۆز و عەتفە هەیە کە لە دایک و باوکی دوورەوانی تەلەفۆنیش نەبوو کاتە. بەڵێ خاستن گەنجەکان. مامۆستا لەم ڕۆ چۆن بوو؟ هەر پەڕاست وەک باوک وەک برا گەورەوە بوو یان تەنها تەدریسەکە و دەرسەکەی پێوتن و ئیتر ینی لایەنە کۆمەڵایەتەکەی لەگەڵ ئێوە بەهێز نەبوو؟ من عەرزم کردی مامۆستا کە دکتۆری خەڵک بوو باوکی ئێمە بوو، لە جێی باوکمان بوو. مامۆستا دەردی بێ باوکێتی خۆی بینی بووی، بۆیە هەمومانی وەکو کوڕ و ئەولای خۆی سەیرە کرد. کەسێک نەبوو دەرگای بەسەر مامۆستا دەرگای بەسەر داخە، کەسێ نەبوو تۆ بڕۆی لەگە مامۆستایە ئیشێک بێ و دڵە بۆ نەکاتۆ، خەمێک بێ و بۆ چارە نەکا، بێبەرگی نەکردوین، بێپارەی نەکردوین، بێنانی نەکردوین، لە خەممانە بووە، تەعزیەمان بوو بێ ئەمە نەزانم مامۆستا پارەی تەعزیەی بۆ ناردوین. تەمە لەوانە هی خۆشی نەبوو بێ پای کرد بێ فەقیرەوانی مامۆستا مامە خەمە بوو، مامۆستا هی خۆی بوو بێ هی خێر بوو بێ ئێمەی والێ نەکردووە دەست پانکەینەوە بۆ کەس. ئازایمە بەسن لەوچی بکوتمی خۆی نەبوو بەستبوونی ینی ئازاتی نەبووە، ینی تەنانەت خۆ هەر مامۆستا خۆی کاسب بوو. بەڵێ خۆشی هەوڵی داوە دەردێڵە لە دەرگای خەڵکی داوە بوو فەقێکان بێپارە. بەڵێ بەس مامۆستا خۆی لەسەر خۆی ئەژیا. مامۆستا عیزت نەفسەکەی لەو عالمانە بوو وەکو ئیمامی ئەبوو حەنیفە و لەو عالمانە بووە کە وەکو ئیبن لەیث و وەکو ئەو عولەمانە کە حەزی لێبوو بە پیشەی خۆی بژی. مامۆستا ئیشی ئەکرد، کاسبیشی ئەکرد. پێم وتی لە هەمان کاتە چۆن داعی بووە، چۆن موسڵح بووە، چۆن بانخواز بووە، توانیوێتی ئیدارەی ماڵیش بکە و کاسبیش بکە و ئەم هەموو ئیشە ڕاپەڕێنێ و ئێمە بێناز نەبین. لە کاتی ئەو گرانی و لەو فەقێتیە وەکو خۆت فەرمووت مامۆستا باوکایەتی بۆ کردین و جەنابی مامۆستا بێ پارە و پۆڵی نەکردوین، حتا بێ جلوبەرگیشی نەکردوین، بێ کتێبی نەکردوین، بێ موچە و بێ بەراکی نەکردین. مامۆستا ئیتر لە خێرخواز بێ لە خۆی بوو بێ. من عەرزە دەکەم دەرگاکەی کراوە بوو بۆمان، ماڵەکەی کراوە بوو، نانەکەی ئەویشمانە دزی. خۆنەرسان ساڵگەم سەردانە کرد لەم کاتی نەخۆشیە یا بەڵێ چۆن بوو وەزئی هەر ینی ئەیبینین پشتیش باسمان کرد ماوەسەر شێخ فاتێ بەرنامێکی لەگەڵا کرد زۆر هەر گەشت بین هێشتا نەخۆشە هەر بە پێکەنین و بەینەوە باز لە نەخۆشیەکەشیە کات و ینی ئەوە نییە ڕووخابێ بۆ نمونە. مامۆستا ئەو دەرسانەی ئەیوتۆ بەڵێ
ئەو باسی ئەسماء الله الحوسنای ئەیوتەوانێ و ئەو دەرسی عەقیدە و یەقینەی ئەی فەرمووانێ لە نەخۆشیەکەیە هەمووی بە عەمەلی پێوتینەوە. ئەمن هەر ئاخر جار کە چوینە خزمەتی کاتی نان خواردن بوو، ئێمە ویسمان ئەزیەتی نەدەین. من و کاگوسامی مامۆستا حەمەڕەشی ماوەتی چوینە خزمەتی، ئیتر نانادوتمە مامۆستا نامان خواردوەتی ناتان خواردووە، یعنی ئێوە ناتان خواردووە ئێستا هەر بە سوعبەتەوە کاتی نان خواردن بوو. ئەمانویست ئەزیەتی مامۆستا نەین. مامۆستا تەفاؤل و گەشببینی یەکێک بووە لە هەرە سیماتە جوانەکانی مامۆستا، بۆیە کە نەخۆشیەکەشی هەر بەم ڕەزابوونی خواوە و هەر دەرزی پێ ئەوتین و ئەی فەرموو لەم دنیاە بە ناشکرینا، ئەی فەرموو بزانن نیعمەتی خوا چۆنە بەسەرتان و ئەم نیعمەتی خوا ئاوایە من مەحرومم لەم هەوایە، ئەبێ بەم جیازە تەنەفوس بم بەشی منی تیانە ئێوە قەدری ئەم نیعمەتانەی خوا بزانن. بۆیە مامۆستا هەموو ژیانی گەشببینی بوو و هەموو ژیانی تەفاؤل بوو و ڕۆحێکی بێمادا ئێستا من بە چیرۆکەکانی مامۆستا ئەژیم. ئەگەر کاتە بێ قسێکتان بۆ گەڕمەوە خزمەتی وڵای مامۆستا وێنەیەکە بۆ گرنگە هاوکارانمان چی لای چیرۆکە وێنەکە بە فولێکە بخەنە سەر شاشەکە هاوکارانمان حەزەکەی لەسەر ئەو وێنەیە قسەیەکمان بۆ بکەم وێنێکەیە چ یادگاریەکی لە پشتەوەیە ئەمانە چێن لەم وێنەیە فەرمو لەسەر وێنە قسێکمان بۆ بکەی. ئەو وێنە ساڵی چەندێ و کوێیە قەدەرەن ئەوە لە ئەو وێنەیە سەیرانێک بوو. جا مامۆستا گەورەی مامۆستا لە چیا بوو؟ بەڵێ هەر نەی ئەویست لە دووتوێی حجرە و لە سوچی حجرەیەکە ئینعیزالمان پێ بکات لە دنیا. باشە لە نەبوونی و لە هاژاریشە مامۆستاوە سەیرانی پێکردین و مامۆستا بڵێ هەنجیرەکەشی تایە جەنابی مامۆستا عومەر ڕێشاویان وفاتیان کردووە وفاتیان کردووە سید مامۆستا سید ڕەشاد مامۆستا سید ڕەشاد وەبزە مامۆستا عەبدولقادر مامۆستا عەبدولقادر و زۆر ئەو منم ئەو جڵڕەشەی پێشەوە و زۆرێک لەو مامۆستانەی کە ئێستا مامۆستا گەنجەکان هەمویان الحەمدوللا فەقێ مامۆستاین مامۆستا سەیرانی پێ ئەکردین حڕیەتی ئەداینێ حڕێتێکی وای ئەداینێ نەی ئەهێژ ئێمە مردوو بین لە خۆشیە لە ناخۆشیە بەشداری بەژیان و جەنابی مامۆستا ئەم هەموو فەقەی کۆ ئەکردەوانێ مامۆستا قیادە بوو قائید بوو سەرکردەیەکی گەورەی ناو ئەم بزافی ئیسلامی و یەکگرتووە بوو مامۆستا ئیدارەی هەموو زاناکانیە کرد کە مامۆستا ئەی فەرموو سەیرانان با بڕۆین بۆ زەڵم و ئەحماوە وابزانمنەوە تو چوارە ئیتە ئەم هەموو فەقەی تۆ لێرەی بینی خڕبووینە تۆ دوای ئەوە هەر هەمومان مسابقە و یاری و قسەی خۆش و دە یەکێک نوکتێکمان بۆ بگەڕێتەوە دە یەکێک سوعبەتێکمان بۆ بکە مامۆستا خۆی لە ئێمە گیانە ئەکردووە. مامۆستا دەسە چەپی یەکەم نا دووهەم ئەگەر هەڵە نەبنازام جلەکەی ڕەشیاشینەوە مامۆستا بڵێن جیرەکە نییە؟ بامێ ئەم لە ئەمە دەستی چەپی مامۆستا دەستی چەپی ئەبڵێ یەکەم نا دووەمیان بەڵێ جەنابی مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکەی هەمومان قەرزاری ئەم ساڵ ئەم فترەیە ئەو کارەساتەیە کە زانایان و فەلەمەیەک دروست بووە فەلەمە یعنی زانین چی کەلەبەرێک دروست بووە کە عالمێگەمرێ ئەو کەلەبەرە پڕ نابێتەوە مامۆستا عەزیز بوو بۆ کەسانێک کە تەکەبوریانە بووە زەلیل و برایەکی ڕەحیمیش بوو بۆ هەموو زەعیفەکان بۆیە سەیرانی پێکردین بۆیە لە گریانە بەشداریمان بوو بۆیە لە شایی و خۆشیە بەشداریمان بوو بۆیە هەوڵی فەقەکانی ئەدا لە ژنهێنانە خوازبێنیکاری ئێمە بوو مامۆسامان بوو مڕەبیمان بوو باوکمان بوو کەسمان بوو مامۆستا جێگەی پڕ نابێتەوە. ویستت کاتیش نەماوە بەڵام یەک خولەک ویستە چیرۆکێک شتێک بگێرێتەوە پێش وێنەکە من لە خزمەتتانم هەر ئەو پیاوە بەڕێزانەوە مامۆستا چیرۆکەکەی ئافرەتەکەی پێغەمەریان صلی الله علیه وسلم ئەوە بەس من حەزم لێ چیرۆکی ترتان بۆ گێڕم کە خۆم دوای 24 ساڵ وەڵا دوای 25 ساڵ لە ژیانما دووبارە بووە. مامۆستا زیرەکی و لێهاتوێتی مامۆستا لە چیا بوو؟ چۆن علومی شەرعیە خوێندووە ئاوا نەزەریاتی فرۆید و داروین و هەرچی نەزەریاتەکانی مارکس بوو مامۆستا لەو سەری ئەهاتەوە بۆیە کە لەگەڵ کەسێکی سیکۆلار و لەگەڵ کەسێکی لایکادا ئەنیش مامۆستا هەموو جارێ براوە بوو بەرەندە بوو و حەزی ئەکرد ئەو خەڵکە هیدایەت وەرگێ فەرمووی ڕۆژێک برادەرێکی لەم فکر مارکسیانە ئەو کاتە ساڵەکانی زمانی مامۆستا فکری عیلمانی و سیکۆلاریزم زۆر باو بوو مامۆستا موسا فەرمووی پێی وتم کوا کوڕەکەت لەکوێیە وتی نردوومە بۆ ڕووسیا بۆی ناوی خوا نەزانێ بۆی ناوی خوا نەبیستێ
بۆی ناوی پێغەمەرەکەی تۆ نەزانێ ئەگەر لەبیرم نەچوو بێت و ناوێکی مارکسیشی لە کوڕەکە نابوو باشە وتم بڕۆ ڕۆژێک دێ تۆ بە خۆت و بە کورتۆ سەیری گەشتبینی مامۆساکە بە خۆت و بە کورتۆ دێنەوە ئەوەی لێتان ڕاکردو خۆتان دێنەوە باوەش مامۆسا فەرمی زەمەن درکورتی یەکەمەوە زەمەن هات و زەمەن ڕۆشت ئەم کوڕە جوانەی نردی بۆ ڕوسیا بووی ناوی خوا نەزانێ ناوی پێغەمەر نەبی صلی الله علیه وسلم خوا کۆمەڵە پیاوی چاک و دیندار و لەم برا عەرەبانە و برایانەی بۆ ئەنێرێ لەوێ بەیعەتێکی جوانی پێدەن و ئیمانێکی جوان لە رووسیای منبعی شیوعی لە رووسیای منبعی شیوعی لە رووسیای منبعی سیکۆلار و هەرچی لایکە لەوێت ئەبێتە پیاوێکی بانخواست مامۆسا فەرمی هاتو دوای چەند ساڵ ڕیشێکی جوانی نورانی و باوەشی پیا کردم وتی مامۆسا نامناسی تۆ نازانی کێم تم بازانم وتی ئەها پێدەوتم هەر ڕۆژێک دەیتۆ بۆ باوەشی ئیسلام وتی ئەزانم خوا ئەم قسە زۆر مهمە لای من ئەزانم خوا لە ئارە خواردنەکانم خۆش دەبێ لە گوناهەکانم خۆش دەبێ بەس لە یەک شت بێپرسیار و بێوەڵام ماومەتەوە کوڕی خەڵکم کافر کردووە بە کافری مردووە چی بکەم ئێستا ئەزانم خوا ئارەق و زینە حەچی گوناهێکە کە بەیرە کردومە بەس من بە زمانی من کوڕی خەڵک کافر بووە و ئێستا مردووە لای خوا چی بکەم ئەم چیرۆکە دوای 24 ساڵ بوو 25 ساڵ پار جارجار لایوی تیکتۆکمە کردو کۆمەڵە گەنج هاتنە سەر خەت خولاسەی کەلام و تێمامۆسا هیچ مەلایگوێمان لێ ناگرێ ئێمە لەم کوردستانە کتێبانێکمان پێوترێ لە شوێنێکین کتێبێکمان پێدرێ بەس باسی خوای تیانە باسی ئیسلام نابێ ببێ بێدین کراوین هەمومان کەس گوێمان بۆ ناگرێ بەس وتی ئەو لایڤەی تۆ کاری زۆر لە من کرد حەزەکەم ڕقەمی خۆتمان بیت کەوتمە قسە دڵێکی جوانم بۆ کردنەوە لە مامۆسا موساوە فێر بوون هەرگیز دەزنانم بەڕووی هیچ کەسێکەوە کە خۆی بێدینە خوانە ناسە چییە کەوتینە قسە سوپاس بۆ خوا دوای ڤیدۆی بۆ نانوەتی ئێمە هەموو گەنجەکانی لە ناو مزگەوت ئەم کوڕە گەنجە ئێستا لە ئەوروپایە ئەو ڕۆژە تەلەفۆنی بۆ کردم لە تیکتۆکەکەی بە ناوی شکۆوە قسەم لەگەڵەکە ئەوتی مامۆسا ئەزانم خوا لە هەموویم خۆش بووە بەس ئێستا چی بکەم گەنجانێکەیە بێدینم کردوون ناگەڕێنەوە بۆیە مامۆستا ئەیویست لە سەرەتاوە خەڵک بێدین نەبێ مامۆسایی فەرمووتەوە بۆ بکەن بگەڕێنەوە من خۆم زۆر شت لە مامۆساوە فێر بوو و ئەو چیرۆکانی کە مامۆسای گەڕاوە محامی ئافرەتانیش بوو مامۆسا نێش خەڵک تەلاق بدەن نیسبەی تەلاقی زۆر کەم کرد بوو هەر کەسە چوو کێشەی تەلاقی بووە ئەو قەولەی کە بۆ ئەوان چاک بوو ئەوەی بۆ ئەبینینەوە بۆیە مامۆسا بەڕەحمەت بێ ئەو چیرۆکە کە هەر مامۆسا کە بانگێشتی کردم فەرمووی حەزەکەین بێ قسە بکەیت چونکە ئەو چیرۆکە ئەوەی باسی ئەو پیاوەی کە لەگە خێزانەکەی خراپە و پێغەمەریان دێتە خەوی صلی الله علیه وسلم دوو ناو نیشانی ئەداتێ ئەو چیرۆکە بینەرێ زۆری بوو و زۆر کەسیش بە چیرۆکەکە ئێستا نامە بۆ منەرە لە مامۆسا لەگەڵ خێزانەکە ماشکورتەوە بم کردو جێی مامۆساش ئینشاءالله بەهەشت بێت دەستیەوەش خۆش بێ جێگاکەی پڕ بێتەوە ئەم کاروانە زۆر گەورەیە عولەما و زانایان زۆر جوانن ئەو خەڵکە زاناکانتان خۆش بێ مەلاکانتان خۆش بێ کوڕەکانتان بکەن بە فەقێ جێگاکەی مامۆسا چۆڵ نابێ ئینشاءالله و ئەم دین و داوار بەرقەرارە بێ پەیامی ئێوەش هەر گەشتبین بن ئینشاءالله و هەر خێر بێ زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل پێنجەنی قوتابی مامۆستای کۆچ کوردی خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە خوا بەخێر بێ